بەناوی خوای بەخشندەی میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتی وایز و خۆشەویست شاد دەبمەوە، بەڵام خۆشحاڵ نیم لە نۆرەی بەنزین بە ئێوە شاد دەبمەوە، چونکە بەڕاستی یەکێکە لەو دیمەنە ناشرینانەی کە من دەیبینم ئەوەیە نۆرەگرتنێکی دوور و درێژ دوای چەندین کاتژمێر ڕاوەستان و چاوەڕوانیکردن داخۆ بەنزینت بە کۆبوون بە 750 بە بەردەکەویان نا. ئێستا کۆبوونی ژمارە 2 لە هەولێر دەڕوا، دوای ئەوەی نزیکەی 12-13 ڕۆژ ئینجا کۆبوونی ژمارە 2 ئەمڕۆ کاری پێدەکرێتن. باشە ئەی ئەوانەی کە خاوەنی تەکسین شوفێرانی تەکسی بە 13-14 ڕۆژان دەتوانن ینی کارەکانی خۆیان بە 40 لیتر بنزین ڕای بکەن. خەڵکی ئاسایی دیکەش باشە 40 لیتر بنزین دەکرێت بە 10 ڕۆژان ئەتو بیدەی بە شوفێران بڵێ ئەوە 40 لیتر لە بۆ 10 ڕۆژی، بەو شێوازە دەکرێت ئاوا خەڵک بە سەعات ڕابوەستی چاوەڕێ بکە ئاخۆ کەینێ ئەو 40 لیترەی بەبەردەکەویتن. ئەرێ باشە لۆ نەپرسین ئەوە لێرە لەو عێراقی کە تێیدا دەژین و لەو وڵاتەی بە 450 بنزین، لۆچی لە هەرێمی کوردستان بە 750. ئەوە حکومیەکە جگەلەوەی لە بەنزیخانە ئاهلیەکان نۆرمال بە 1400 و 1600 و 1200 و ژمارەکان نرخەکان دەگۆڕێ بە پێی بەنزیخانەکان. جگەلەوەش بەنزینی سوپەر بەسەر و 2000 2200 2400 هەرێمە چ ویژدانێ قبوڵ دەکا. هەرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان داهاتیان ئەوەندە زۆرە ئەو پارەیە کاریگەریان لەسەر دروست نەکە، ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن. من گفتوگۆ دەکەم ئەگەڵ بەشێک لە شوفێران کە لە نۆرەی بەنزین وەستاون بیسەر و بینەرمان بن. تقریبان چەند دەبی لە سڕی ڕاوەستاینا؟ بەخوای لە سعات 8:04 بووە. 8:04 ئێستا سعات 10:09 نیو سعاتی دیش لەوانەیە بگەینە ناو هێستان مایتان بگەنێ. ئەوە دیارە شتەکە لە بەرچاوە. ئەمڕۆ سڕی کۆبوونی ژمارە 2 نییە ژمارە 2 دەڕۆ دوای نزیکەی 13 ڕۆژ 12 ڕۆژ 14 ڕۆژام تێم کردیا 14 ڕۆژە لە سێشەمەکەی دیوە سێشەمەکی دیشڕۆی ئەو ڕۆژ یەک شەمە 14 ڕۆژی ڕێک و پێکە ئەمن 40 لیترە بنزینم تێکردیا دوونێش بەخوای سیارەم ڕاگرتیە لە مارێ بنزین نەبووە ئیش پێ بکەم یعنی تەکسی بە 14 ڕۆژی بەشت دەکا قڕمان بەسەری بووە باشکردنی س نەبەخوای ناوەڕە باش ناکە براژە هەر حسابەشان و تەکسی نەکرد قەی ناکە ناکابراام کە دەبینی لۆی دەردەینی خصوصی لەسەوە بیتنە خۆی سیلاشی دەکە بەس تەکسیا خەم چ بکەم ئەیە کرێچێک کریخانی بداتن مەستەوی بکە مدار لەسەرە مداری لە مەکتەبەیە چ بکە قڕ بەسەرەی نەبوویتە بارگرانی کە نرخی نۆرمال ئێستا کە بە 1600 یا جگەلەوەی حکومیەکە بە زۆر زەحمەت بۆ زۆر زەحمەت بووە چەندی برێ بەس بکە دەسەراتشمان بە ناچاریش دەبی بچی بنزین تێکەی وەڵڵە دەمەش چارێک لە سڕێنەوەتە لە ناومارانمان کرد لە ناو معمەر زغارەی معمەر زغارە لە چییە بەنزخانە سەنەوەی لێرێ لە چیە زادە شەقراوەی لە چیە بە سەعاتە چاتی مەسە زادە شەقراوەی بەس لە ناوماران ئەم چ بکەم قڕیچە دەر بەسەری خۆمان بکەین ئەومانە بنزین بەو شێوازە لە بۆ ئێوە بارگرانی نییە کە دەبێ بچن بە ئەگەر نۆرماڵی تێ بکەن بە 1600 ئەگەر محەسەنی تێ بکەن بە 1800 ئەگەر سوپەری تێ بکەن بە سەروی 2000ەوەیە بەخوای برای بەڕێزم دەزانی کووە ئەمن ئێستا ئەگەر بە 1500 دیناری تێ بکەم میسالەن نەفەرێک دەست ڕادەگریتن جەیەکە جێی 4000 جێی 5000 ئەگەر برێ 7000 و 8000 مچینە برێ کاکە تۆ لە مەریخی هاتیۆ لە چێن دەرێ عنی لەو شارەی ناژی گەمەشمان مچینە پێ بکەن بەڕاستی خەرچیش پارەی زیاتر ناداتی کاکە خەرچیش ناعاقنیە بە خودای خەرکەکەش ناعاقنیە لەبەرەوەی ئێستا موچەژ نییە ئێستا ئەمڕۆ
خەڵک دەبی فەرمان بەراون موچەخۆران موچەوەگرن کەسی وەریان نەگرتی وە نیە وەڵی براکەمە من بخۆم موچە خۆر نیمە وەخوای ئاگاشم لە کەس نییە یعنی دواکەوتنی موسەش کاریگەری هەیە لەسەر بازاڕی تەبان ئەرێ وەڵا سلام علیکم سلام ورحمة الله باش قوربان. باش جانك محوات سلام شنو باش سلام چەند دەبی لە سڕێ ڕاوەستای ساعات 5 سبينيوه لە پێنجی سبینی 5 سبين ما ركاني داوادين هم كورانا كان ما كرديا استاجيشني انا ئێستاوە سعات دەونیوە دوني يلا بس ساعات تشكش دم قاتل دەبی بۆ نەوەی نا والله نابت نابي لست تلفزيوني قرار ددن شوانا لو سبيني واني هيك وانيا لۆ عذابی ئەو میلەتەی دەدەن والله هيك فينا كراون دد الصلاة ثانية زياتر ده صلاة تبع أو بيز روجة هدر انت هذا بي هر خرات بدن کەینێ چا دەبی والله قد سانابي او هبرات سانابي بس سادبي باشە یعنی ئەنگو گوناحتان چییە لۆ ئاهتان لێ ما دەکەی قلنا منوية متصل صلاة مانية كاكا دولة حكومة أجا ناري حكومة أجا حكومة لو أوها ترشا صبرنا ما ركان دوازين لو أجا حكومة معنا تيا كاكا قدينا لفترة شرق رودة دا تشتق رودة دا عدود دا جيري اشتقينا مرة زينة بس استتسيا سلا قوريا أود يك كارتيا صرف كردي ويك مانجي كارتيا صرف كردي أو دوم زارب باشە لۆ تو تەکسی دەبیتن بەدە ڕۆژ بە دوازدە لا ڕۆژ والله ستار سلتر. ولا ماري رام قلت نا والله سنبتتي نفر هالبارو خود دا سي زارك كيدا زياتر نادا وتوتا يواري بري بنزيني وقرانا حقيني نفر نادا تباري لۆ لێرە لە شارانەی عراق بە 450 ئەو لە کەرکووکە لە کوردی لەوێ دولة أما هريمين العراق همش تشي لدى صلاة كاكا أمريكا دخوا كاكا لو همش دخوا ليرة هيز ناخوا ليرة ده بس يوارن جيل التلفزيون راقر عيبارة وند بادروينا كندرو درۆ یەکەن صدرو يكن كاكا تسبيني تسابو سبيني نا بنزين خانة كان لا شط بنزين زياتر بدن كتي بنزين خانة شهر أصلا هرجيش بينا داتن هرجيش لاكات إيه وارن در ما خوش التلفزيون سبيني دينا درواني درويا إذا تنزل برياري عندها كاكا لا شط بنزين زياتر نايب بدن إذا بابتي تمشاكا و 1500 1995 دك بس إيوانيا كاكا ئەتو دەچی لە بەنزیخانە ئاهلیەکان بنزینی تێ بکەی بە 1600 و 1400 ئەوانە چەند لۆ تو بارگرانیە چەند بژێوی ژیان نامینێ تۆ برام بە قورآن دە لترم تێک بایدا هزارم تێکە 6 لتروان دەک دەرچوو ێ 6 لتر چەندی پێدەچی چێندە یەک نەفەری پێدێتە دەرێ ئێ نەفەرەکە 10,000 ناداتی خۆ 6 لتر چەندی پێدە چەند پێدەڕۆی زۆ یەک نەفەریەتە هەر دەگری دەگەینە دێو دەگەڕێەوە یەک نەفەر 10,000 لۆ دەرنێدەی بچی لە مارە ڕاگری ئێستا ئەتو بڕ لەسەر تەلەڤزیۆنی کە دەرێن سبینێ چادەبی یان دەرێن بۆ زوانە چادەبی بڕوا دەکەی لەمە دوان ناوەڵە بڕوان ناکەم لە بەرەوەی بەیانی کە دێمە ناو بازار وانە شوفێری تەکسی بەنیە والله بنزین دە ڕۆژ جارێک چ لتر بە شتو دەکا هشتا لترش بجناك نكس لتر هشتاش بجناك نابی سڕێنگ و جیاوازبی نابی حسابك لە بۆ سایق تەکسیەکان بکرێ بري والله بقمانه بري والله دبي حساب ما لو بكري على قن بكوبون على قن نار روجك على قن تاكسي كان بنتاكو زود وەنیە روجك زود هەر ڕۆژێک ناڕۆژێک بدرێت بدريت بشي جيان ما عندك كل بري بخوام ساعه كزان ميك دوميش قاد زاني هيك معاشك هيك صارك من جانهم هم لسه تاكسي هیچ معاشەکەت نییە هيك معاشش من جانيش لسه تاكسي بخوي ديكش مني بخوات تشيش بقص كريا هذا زمان جدو رقي دبي بدم هبي نبي كابر حقيبه ويدانيه باشە وەی نەکردیە بژێوی ژیان سەختتر بی ئەو دۆخی بنزینە لە بۆ تو با لو من با خسان لو من شكله بريس راتبك نسمع عشاك مني هيك كارو كاسبي تشيش مني لو زياده خەڵکیش پارەی زیاترت ناداتێ برێ نا حق خوشتي خرج وایە حق خوشتي خرج بكارو بكاسبي بباريه يعني تو كابر زي 3000 دان 5000 نار ايش بي غدره براستي ولو الاخوه بزياده تايسام قسم بقسم نقول يا بزياده کە دەڵێن بەیانی یان ئافتەی دابێ یامانش دابێت چا دەبی بڕوا دەکەی بخويا مع وسد مانجا كزياده قناعتناكم ما قالوا هابينا سیقەت مایە نا والله تقول بروينيه تقول صادوني واري اعلان يعني كل قلت ورا وجبي دوام درو هات مسرشم بساعات ونيوك شو منابن خاني قلت كاكنا روز فيديو ما يستوش اعلاني كري على اساس فيديو ئەوڕۆ لە سعات چەند و لە سڕێت لساعات نوت شارج دي لسرمي وتايستا هەتا ئێستا ديك شارج دي 2 ساعات بیر لە چ دەکەیەوە کە هادی ئەو سڕە دوور و درێژانە والله دەبینی بير لو جون دي خدش لهم عالمي ذاك ما هذا لو خمنا لو هم خرج خوشني
فەرمەوە گەنجە ئەوە گەنجە هاتە لێ ڕاوەستا لە سپی من لەگەرە مسڕی گەتێت تا ئێستا ئەوەی و کار و کاس بخۆشی بەجێشتی هاتێ لە بەسڕی بنزینی باش ئەوە جۆرێک لە سزادانی ئێوە نییە طبعا فەرمە سەود و سعاتم لە بۆ گەرمایە بۆ تەمەنەی لەوەی زیاتر ئەسان بخۆ بۆ تەمەنێت ئینسان لە خۆی بێزار دەبی طبعا دیکو ئێستا من تا عمرم سو ساراتی مەرەی ڕاوەستانە فەل بەو تاوە ینی لە بەس 2 ساعات ئێستا بەبەریشم نەکرد یا ساعتشکە بەرم دەکەوی یانە دیار نییە بەبەر دیاریان چ بن بەزخان احتمالە بری خلاص دەریت ئەوە لە بەنزیخانە ئالیەکان بدەی بنزینی بەچەند تێ بکەن ئێستا بەزیانەکان هەر کەس بەکەی خۆ سعری لێدایە 1650 لێدایە 1550 لێدایە بنزینەکە باشە ناوەڵە ناوەڵە ئەو سرە باشە ئەوە باشە حکومی حکومیە نا هیچ هەلیەکە کەس نەکەرم کەس لێ ڕازینێ لە هەلیەکە باشە ئەگە بچی سوپەری تێکێ بە 1200 و 1400 لۆت دەردەینی نا سوپەر سەبە 2000 قسوودیە لتری 2400 لە بۆ تو دەدەینی لە بۆ شوفێری تەکسی بە هەزاریش دەرناینی بە هەزاریش دەرنانی بەڕاستی پێدرێ نا بە هەزاریش دەرنانی باشە پێم برێ لۆ لەو شارانە بە 450 لۆ لێخوانە بە 750 نازانم تێ ناگەمەوە مەسلەیە کەچی لێرەش نفت بنزین نفت دڕالەوەی دەرێ خەرکی دەرە خەتای حکوومەتی بەغدایە نا حکوومەتی بەغداوە بە 450 داتە شعبی خۆی نفت ئێستا لێن دەرێ بڕۆ 100 ڕۆژ چەند ڕۆژ 15 ڕۆژ 100 لیتر نفت خۆی وەردەگری وەکو شوفێرێک پێم بڵێ پێت باشە ئەو 50000 بەرمیل نەوت ئەو 50000 کە هەیە بدرێتەوە حکوومەتی عراقی حکوومەتی عراقی بنزین لە بۆ تو دابین بکە سوتەمەنی لە بۆ تو دابین کە بە 450 پێت باش نییە پێم باش هەر کەسێک ئەو شەی بکە ئەلۆمان باشە هەر کەسێک ئەوی شەی بکەمان باشە زۆریشمان پێ باش زۆریشمان پێ خۆش و 450 هیچ نییە عنی پارە نییە بەنی بنزین 450 دینار تاثیر لە کەس ناکەس من هەتا وەرەخۆی کابرا تەکسی تێ دەکە کار و کاس بێت لە خۆی باشش دەکە بەڕاستی پێدرێت بە 450 ئێستا خۆم گەلک زار چوومە سێ نەفەر مردە لێ تێم کردیە کۆبوون یگوتم کۆبوونم پێ نییە بە 750 بە 650 بە توجار و لیان تێکردی مەمنونیش ئەوەندەش سڕەژ ناگەن ئەوەندە سڕەش ناگەم 2 ساعت چوون و هاتن ساعاتەکە چوون و هاتن 2 ساعت و نیوە باش چەند سار حکومڕانی بۆ شێوازەی ناوەڵڵە وەڵڵاهی عەولەکی هەوڵماندا سەتیش زۆرماندا بە شەیدێکی زۆرماندا بەلاش بخۆم کوڕە شەهیدم کوڕە شەهیدیشی کوڕە شەهیدیشم بەلاش عەلاش زۆر بێزار دیاری لە وەزعی ئارێ وەڵڵا زۆر بێزارم ماقولەوە سەعاتێک و نیوە ئەم لە سڕێمە ساعات و نیوە بەڵێ بەو گەرمایی بەو هاوینەی بەو هاوینەی ئارێ وەڵڵا بەڕاستی ئەوە ژیان نییە باشە ژیان نێگوتدەوە ئارێ وەڵڵا ماقولە ئێستا مە لە سە بەعری نەفتینە ئەلێرە حالیان ئێستا بڕۆ لە کەرکوچێ هەمووی 20 دقە 25 دقە ڕادەوەستی بنزین بە 450 خێرە لێرە بە 750 دەبی 2 ساعاتیش سڕێ بگرێ ئێستا نەتا بەنزینی تێ دەکەم ناویزی شکەم ڕادەی بچمەوە مارێ بەو نیوڕانی بەو گەرمایی چێ لە دەرێ ئەوە ژیانەمە تێداینا دەبی دانەکە لۆ سڕێ بنزینی وڵە فەرمەوە ساعاتێک و نیوە وا لە سڕێمە تا بەبەرم دەکەی لەوانە بتە 2 ساعات و چارێگە باش ئەو ئەوە چ لتر دەدات ئازە چ لە تریشی دەداتێ بە کۆبوونی بە 10 ڕۆژ 12 ڕۆژ دارە ئارێ بەخۆر ئارێوە لۆ توی خاوەن شوفێری تەکسی دەردەینی بۆ نەوەعی ناوڵە دەرنانی بەس دەکەی دەبێ ڕاچشین خەتای خۆمانە خەتای خۆمانە بەڵێ بەڵێ لۆ خەتای خۆمانە وەڵا خەتای خۆمانە نەبەرچ پێم برێ ئەوەی ناو دت پێم برێ بە قورعان هەندێک شتێ ناگوتێ ناوڵ ئەوەیە دەرێ زگم پڕی قسەیە سەریزارم بڤەیە بەڵێ بەڵێ لە بە هەندەیە ئارێ وەڵ باشە لۆ لەو شارانەوەی گوتت بە 450 لۆ لێر باش نازانم پێم سەیرە زۆر سەیرە لە کەرکوچێ لە مووسێ بڕۆ بە 20 دقەی تێ دەکەیت بە 450 نەک 500 ئەلێرە بە 750 دەبی 2 ساعات و 20 دقە لە سڕێ بی ئێستا فەرم ئەوە ساعتێک و نیوەم لە سڕێ ماتا بەبرم دەکەوی دەبتە نیوڕان دەبی بسمەوە مارە نانی بخۆم ساعات چار ئاوجە بە فێنچی بێمەوە بەو گەرمایش دەکرێ فەرم هەم قەلم ئارەقەیە ئێستا ئەمە گلەی بکەم دەنج تو بگەینم دەڕێ خەڵک دەنج بەمەدایە وەڵی ئەوجا ئەوەم قسەی خۆی قسەی دری خۆم کرد ئەوجا توش بڵاو دەکەی بڵاو ناکەوی کەیف خۆت پێت وایە وەزع چا دەبی وەڵی ومێدت هەیە ئومێدمێ ئارێ وەڵا بەدەستە خۆیتیان ئارێ وەڵا بەدەستە خۆیتان مەقسەدیان بی سوێنێ چا دەکەن بەس مەقسەدیان نییە دەیانێ میلەتەکە هات برسی و ئەوە بی
زعکە کۆ لە سڕێ بنزینی بقرآن وضعك بيني هتا شيء سر الروشتي ولا سبيني وزول سريني طالعا ساعات چەندە لە سڕێ واخوي دوري تقريبا ساعات نو نو يعني والله دوري يازدي والي لي 2 ساعات ڕاوەستای تقريبا 2 ساعات هێشتا ماشتە ايش اني ساعات شيل ما يعني والله اوفر ما تسكت دەبی دوعاشکەی بەبەردکەوی بقرآن دبي ممنون بيتها ببرتك ما ساكي دبي لسرير راس يعني والله اوفر چەند ڕۆژ جارێک بنزینی وەردەگری بقرآن تقريبا 5 روز دارك اوفر پێنجە بعد 5 روز ئێستا ئەو جارە تقریبان 12 ڕۆژە وەزبەی یەکەمەوە وەزبەی دووەم اخوي دەڕۆ هو دوما متاز دي كم يك دار وەنیە بدي والله باشە دە ڕۆژ جارێک چ لتر بەشت دەکا بخذ ام زور ناقرين باشا عيبين يلومي بس هي حر روز شبايه ئەو وەزع خەتای چییە بقرآن وضع بريم ختايشيا دتوان سابكن في ان ساكبي چێ پێیچا دەکرێت بخوي حكمتي هريم حکومەتی هەرێم هاري ولا دتواني سابكن حکومەتی هەرێم دەرە خەتای بەغدایە بقرآن زوان بخو اذان اوان بخو زان لما بنيمته وان دبي بخوي ان صار سريب كانونيا باش ئێستا تووکو شوفێرە بنزینی بە 450 وەرگری باشتیان بە 750 بخوي عندي هرزامي باشا ئەلو لەو شارانە بە 450 لۆ لێرە بە 750 بقرآن زوا بخوي عند زان لما بريمته حتى عندي ما برين هو وني وها بما تسانادي چاناوی نا ولا بما تسانادي دبي بخوي ان سابكن باش هذا ئێستا خەڵک چەند لە خۆی بێزارەوە دەکە گفتوگۆت کردی بقرآن قرمه وتو تقنا ودوسي دبا او بخوني تاقشنيره فێنێک نابێ بەدەخوا بخوي اذا بس وەنیە هذه والله هذه والله اوه ما تسكت باشە بە بڕای توکەینی لەو وڵاتی قەیران خلاص دەبی بقرآن بيان ساكا بقى مع زيالي ڕۆژە قەیرانی بنزینە بلي ڕۆژە قەیرانی غازیە بلي زستان دادێ نەفتە بلي والله وي والله دتوان ساكن بس اذا ما ساكن سن دتوان ساكن هو بە چەندێ وەرە پێش 206 آره والله بۆ گەرمایی بۆ گەرمە زستانی دەگاتە 300 زارش بخۆی لۆ ئێستا بۆ گەرمایی نەفت ئەوەندە گرانە لە بەرچ لە سەخاک وڵات خۆمانین باشە نفتەکە وایلاتە بنزین وایلاتە غاز وایلاتە غاز ئەو ماوەی بڕێک هەرزان بووە دەنا لە 25 کەمتر نەدەکرد نابخۆی باش باسی وت کە گوت لەسەر نفتی نامە ئەدێکە نەفتمان نەبا دەبێت بە چەندی مان کڕی بەیە قورآن وجاوە پارێ معاش دووەرگر بە لە حکوومەتی معاشەکە ڕێک لۆ نفتەکەی نە کرێخانی نە ئاو نە کارەبا هیچ پێ نەدەبا هەڕاز لۆ نفتی بەیە وەکو گەنجەی ئەو وڵاتەی ئەو نیشتیمانەی لەو هەموو قەیرانەی بێزارنی گەنجەیە بێزانەوی ئێستا پێم گەنجەیە بێزانەوی کەینێ چادەوی وەڵی میلەتەکە هەتا کەینی خۆی لە ناو خۆیاندا یەکیانگەر ئەو کاتی چارەوی خەتای میلەتە خەتای میلەتی خۆمانەکە ئەگە و کووردە هەمووی خۆی یەک بگریتن دەوزانە وەزعەکە ئەو های لێدی بەخوای باشتر دەبی لە جارە زۆر باشتر دەبی ئارەقەی باشت کردیا والله دەبی لەرەم نەم کردیان مەمزی چەندە لە سڕێ والله دەوری سعات نوات نو ئێستا سعات 11 11 2 ساعت شتا ماشە طبعا وەنیە دەبی دوعای بکەی بە بەردکەوی والله هەر بە دوعا دەژیم باشە دەکرێت وەرگرتنی بنزین بەو شێوەیە لە بۆ شوفێران بۆ نوعای ناکرێ بە زەوت بکەینەوە حقیقەتەکەی برێم لە بۆ بنزین بەسیترین شتە دەبی لە بۆ ئینسانی تەرتیب بکەین پێ بۆ زەمە لێر کوانێ ئێستا کە فێر بووینەوە هەمومان فێرە سەڕە بووینەوە بۆ هە لەسە بنزینی لەسەم شەشێت و سەڕی دەکری باشە وەکو خۆت دەڵێ بنزین کە شتێکی زۆر سادەیە کە بدرێ بە شوفێران وانە ئەو ئێستا ئەو چەند سەعاتێک کە سڕێی دەگری دەبی بە گرانتریش مەمنونیش بی وەرگری طبعا نەدە والله سەردەمەک یعنی هەر ئەو 750 هەرتێنە دەکرا ئێستا کە سڕێ لەسەر دەگری ئەو دێستاوە نە هەیە شێ و سیارێ بەجێدێلی هەیە بەردی دادەنێ لەرەوە جێی منە هەرە بەخوام زار یەکمی ڕقەمەکی لەسەر زادە نووسی بوو بۆی پێکەنیم هازار ڕقەمی سیارێ خۆی نووسی بوو بۆ یاغی هێگوتیەوەتەوە ئەم گرتیتم ڕقەم تێگوتمە گەواب دەبی هەم ڕۆژەوەی تووبی خۆ ڕقەمە بۆ یاغ ڕەشی ناکەیەوە لەسەر زادە نووسێتتر هەر زاری بێ برێەوە جێ منە ناکرێتەوە ئێستاکەوە مالیاتی ئەو وەزعەکەیان چادەبی وڵا وەسا من ناسان هەر دەرێن چادەبی هەر چالاکی بڕوا دەکەی چابی بە خودای زەحمەت لۆ زەحمەتە زەحمەتە لەبەرەوەی کەس نییە چایکە
ئەدی ئەم هەموو بەڵێنە و ئەم هەموو وعدەی بۆ خەڵکی دەدرێت بکە نەکرێت جێبەجێ نەکرێت هەمووجەتان بەڵێنی بدەم کە جێبەجێم کرد ئەوە بەڵێنەوە نێکردی بنزین بۆ نرخەی کە ئەنگۆ 10 ڕۆژ 12 ڕۆژ جارێک هەتا سڕەتەمە بەردەکەی هەتا ڕقەمەک دەڕوا لە کۆبوونی دواتر دەبی ناچارن بچین لە بنزیخانەی هەلی تێبکەن لۆنگۆ بارگرانی نییە بە 1000 قسووری ئەنگۆ بەزین تێبکەن بەبان باگرانیەک و باگرانی نییە کابراکە ئەتوو مەعاش تاخیر بی و بەنزین نەبی ئەو نەبی کارەبا ینی ئێستا کە هیچ کەسێک نییە پارەی کارەبای قەرانوی بدەی بسێویش بدە پێم خۆشە بزانم چەند دەبی لە سڕێ بنزین وەستاوی 2 ساعات والله 2 ساعت ساعات 9 دراوستایم 10 ڕۆژ جارێک بنزین بەشت دەکات ناوەڵە پەش ناکە چ لەتر پێش دەکات باشە چ بکری لۆنگۆ باشە لۆ خاوەن شوفێران چ بکری والله تەسهیلی و کە بازیلی زیاد بیتر و هەر ئەوەندەیەتی کەمان پێ ناکرێت بنزین لە شارەکان عراق بە 450 لێرە بە 750 ئەو جیاوازیە کو دەبینی ئەو جیاوازیەوە اتفاقی حکوومەتی کوردستان لەگەروی کوی کردیە نازانینەوە خەتای بەغدایان هەریمە والله ئەو زۆر دەبی حکوومەت جواب بداتەوە نازانی میلاد ناوەڵڵە بەغدا دەرێ 50000 بەرمیل بەشمان ناکە ێڕاز دەکە گە پەشی بکرد ئێستا زیاد دەبە یعنی تەواو تو متمانەت کە 50 کەمە هەرێ وەڵە کەمە بەشی هەرێم ناکات توربێر زۆرە بێر زۆرە توربێر زۆرە لە مەملەکەتەشی بە ملیۆنێک و قسوور هەیە ئێستا کوی سەحاتت کووە وەزعت کووە لە کێنیەوە لە سڕێی هەشت و نیو زۆر ڕاوەستای ها ناناچنیە چەند سەعاتە دە 50 دقەیە تقریبا دوانەیە ساعتش کەشمان پێ بچێتە دەگەینی ساعتش کەمان پێ دەچی ساعتش کە دەپارە دەگەینی لۆ گوتە عیبی نییە وڵی بێزارن لە خۆتان ها لەو وەزعی چت تێ دەکرێت هیچ ناکری چت تێ دەکرێت چ دەسەڵاتی هیچ شەکمان نییە مەجبورینەوە تازە ڕامان کێشەیە خەڵک لێ ڕادێ لەگە وەزعەکەی گەورە چ لێ ڕابێەوە سەرۆڵیش ماسی بوو ناوەڵە تەواو تازە نازانم هیچ کۆمنتێکمان لەبێ ئومێدیان کۆمنتت نییە تەبان ئومێدی چ هەبیتنەوە سەبر هەتا دێ گران دەبیتن دەبی ڕۆژ بە ڕۆژ برێ خۆزگەم وەچی گەم بەدوونێ وەداخۆ سڕەتە بڕۆ پێش ژیانەکەم سپاس حیاتم سەرچاو لە سڕێی فێرە ئارامکردنەوەی باش دەبی ئەوەریچە لەکەینەوە ڕاوەستای والله سعات دەوە هاتیمە تا ئێستا سعات سڕەن بتێک وەزارت پێشمەرگەوە ئەو هاتە مەشاد دەکرێت تەمەشا وەزعای کێنێ چا دەبی والله ئەتە ئەمە مابێ زەحمەت لۆ والله ملەتەکە نانی عرامی تزش خەڵک نانی حرامی خواردێ ئارێ والله چی نانی عرامی نەخواردی چێوی بزانام چێبی هەمووی دەرخواردایە بە هەر زۆرەی دەرخواری دای نانی عرامی دەرخواردای وەنیە نازانم ئەتوو دەزانی والله هم نانی عرامی دەرخواردای یەکەش بۆ ئارەتە ئێستاش هەتای چانە بێرەوەز خراتر دەی ساتر نابێت هەتا لە دەستم دەکری ئەوە بە سەعات ڕابۆستی چاوەڕێ پێ چ لتر بنزین بدرێتی ناوەڵە ژیانشی زۆر ناخۆشە بۆ ئارێت هەتا سعات چەندی بەبەر ناکەویتنەوە لەوە نیە ئۆتە لەو شارانە بە 450 بڕۆ بە نەسڕ ئەوها دوو درێژە نەوە هەزمە هەیە قانون هەر جگای قانون هەبوو قانونەکە جێبەجێ دەکرێت بەسکا لە کوردستان قانون هیچ قانون نەبێت پێم بڵێ ئەوە زۆرێک لە سزادانی خەڵکی نییە بەرەوەڵە سزادانێ لە سزدانی زیاتر خراترەوە سزان چیانێ ئێستا ئەمە ڕخنەی بگرین دەرێکاکە خەڵک دەنجی بەمەدایە خەڵک بەمە ڕازی بووە وەڵاو جە حەق خۆتیە ئەرێ وەڵا هەبوو ئەوەی دەچوو چمە قسە لەگەکە بە مچملێشی دابە چەند جارن دەچوون یانێ حالا مچمە بەگژت دادەهات بەخوا چەند جارە چوم هەر وازمی ناڕاست کشایمە و پاس دەنجشم نەدایێت ئەدی لۆ خەرک پاشان گلەی دەکا تووشی قەیران باشە پێم بریێت و بەڕاست خەرک لۆ قەیرانەکانی لەبیر دەستەوە وەختی انتخاباتی وەڵا ئێستا هەر معاشێک دو معاشێک دیارە هەمووی لەف کردستەوە نەگەوە نەق خەیرانەوە هەر هەمووی لەف کردست هەر ئێستا معاش بدرێ ئەرێ وەڵای معاش ئەوڕۆ بدرێ بزانە هەمووی لە فکردەکان نانە
فور لە فکر دەکات دووها لە بیر دەکا والله مادەکە یانی وایە هەموو شتێکی لە فکر دەبات هەموو شتێک لە بیر وەڵام هەموو شتێکی لە فکر دەکات میلەت لە بیر دەکات چێ لەسەری بە جواب هاتیە چێ خەمی لێ خواردیە چێ دڵسۆزیتی بەخوای جێ ناداتەوە ئارێ چێ دسۆز دشێت بەزانمی مادەکەی وەرگری عقینێ بە سەریزدا بەخوا بەس مادەکەی وەرگری حەڵقی بەسدانێ چی لێ دەکەی چی لێ ناکەی جێ لێ نوێنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان کۆتایی نایە ئەو ساڵ قەیرانی بنزینە ساڵی داهاتوو نەوتە ساڵی دواتر غازە ئەو جارە دیسان دەسوڕێتەوە و دەخولێتەوە بەردەوام لە وڵاتی ئێمە کێشەی ئەوەتەیە موچە دوا دەکەوێ بنزین نییە غاز نییە نەود نییە ئەرێ هەر بەڕاست کەی نێ وەزع کۆتایی پێدێ و خەڵکی سرعات بکاتێن هیچی دیکە لە دەست قەیرانەکان نەناڵێنێ هاوڵاتیان شوفێران دەبێت دوای چەندین کاژمێر وەستان لە نۆرەگرتن اینجا بنزینیان پێ بدرێ بە 750 دینار لە کاتێکدا لە شارەکانی ناوەڕاست و خواروی عراق بە 750 ئەمە بۆتە بارگرانیەک بەسەر شوفێران و هاوڵاتیان چونکە بنزینی حکومی بە 750 بنزین لە بنزیخانە ئاهلیەکان نۆرمال بە 1200 و 1300 سوپەر بە سەروی 2000ەوەیە محەسەن نزیکەی 1800 1600 باشە هاوڵاتی و نیشتیمانی ئەو پارەی لە شوێ بێنی ئەگەر شوفێرێکی تەکسی بژێوی ژیانی هەر لەسەر ئەو تەکسیە بێ ئەرێ هەر بەڕاست چەندی خۆ دەکاتەوە چەندی دەکاتە مەسروف چەندی دەکاتە پاشەکەوت ئەرێ بپرسم بەشی بژێوی ژیانی دەکا ئاوڕێک لەو میلەتە بدەنەوە و بزانن وەزایی ئەو خەڵکەی چەندە خراپە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ